حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری نەکات لەو بۆ چوونە بە تەسەوەری من سەرکەوتوو نابێت چونکی ئەو مەبەستێتی کە سێ لای قەندیل کە لە ناو هەرێمی کوردستانەیە بۆ نمونە لە منتیقەی سۆرانەوە هەتا یێتەوە منتیقەی پشدەر و تا منتیقەی قەرناقا و پشداشان و ئەو دەشتایانە ئەیانەوێت بیگرن و تا ئاگاتە منتیقەی قەڵازیە و تا ئاگاتەوە تۆ سنووری ئێران بە هیوان ئەوان بە تەسەووری من هاوکاری هێزەکانی ناوخۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە لێرەیە ئەوان کۆنتترۆلی ئەو بکەن هاتوچەی گەریلاکان و پەکەکەل و پەکە دابڕن لێرە و حتەنان هاوڵاتیانش هاتویان بۆکەن ئەمە بەڕاستی پلانێکی پیرانێکی زۆر سامناک و ترسناکە ئەگەر ئەمە سەربگرێ بەڕاستی زەربەیەکی گەورە ئەدا لە یەکگرتووی خەڵکی کوردستان لە هاوسۆزی خەڵکی کوردستان بۆ یەکتر لە هەموو بوارێکەوە زەربەیەکی قورسە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان هەر چوارپەرچی کوردستانە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان نەتێت ژێرباری ئەو ویست و ئارەزوانی ئەردۆگان دشت بەتانە بە پەکەکە نییە ئەردۆگان ئەڵێ من لە هەر شوێنێ کوردێک هەبێت دژایەتی یەکەم لە هەر شوێنێ وڵاتێک هەبێت ناوی کوردستان بێت دژایەتی یەکەم لەبەرەوە ئەم شتە علاقەی بە پەکەکەەوە نییە علاقەی بە هەموو کوردۆ هەیە ئەوان دژایەتی هەموو کوردەکەن لەبەرەوە بێگومان بە ئەم مەسەلەیە هەروە بە سانایی بۆ ئەردۆگان ناچێتە سەر ئەگەر خەڵکی کوردستان هەڵوێستیان نەبێ بەرامبەر بمە احتیمالە بۆ بچێتە سەر بەڵام بە تەسەووری من خەڵکی کوردستان بێ هەڵوێست نابێت ئەبێ هەڵوێست بێت لەسەر سەر ئاستی شەقامی کوردی پەرلەمانی کوردستان نوێنەرەکانمان لە عێراق کە ڕێگە نەدەن بەو شێوەیە تەدەخولی ئەردۆگان و هێزەکانی ئەردۆگان بێتە ناو هەرێمی کوردستان ئەوان هەندێک جار پاساوەکە مەسەن واوێکەنەوە ئەڵێن با پەکەکە بچێ لە ناوچەکانی خۆیانە لە باکوور لەوێ نیزار و خەباتی خۆیان بکەن خۆ ئەمە بەسەر خۆشیانە هاتووە کاتی خۆی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و نیشتمانی کوردستان لە ناو ئەم کۆڵایی ئێرانەوە هێرشیانە هێنا بۆ سەر نظامی سەدام حوسێن بە هەمان شێوە هێزەکانی معارەزەی ئێرانی ئێستا لە ناو قوڵای ئێران بە تەسەووری من بەم شێوەیە بیر بکەینەوە ئەبێش جۆرێک لە هەماهەنگی هەم پەکەکە هاوکاری ئەم سیستەمەی هەرێمی کوردستان بکە هەم هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی لە شێوەکان شێوەیەکی هوەری بدۆزێتەوە کە ڕێگر نەبێت لە چالەکیەکانی پەکەکە بەڵام بە شێوەیەکیش بێت ئەم نە ئەمان لەسەریان کرد نەوانش کارێکی وا بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستانی حراج بێت